مامۆستاگیان خۆ دەزانین لە 23 بەئاستەتەوە دەست پێ بکەم. سوپاس دەکەم بۆ ئەم دەرفەتە کە ڕخساندت کە ئێمە بتوانین گفتوگوێ بکەین لەسەر ئەو هێرش و داریکاری کە سوپای تورکیا لە ناوچەی مەتینا و زاپ و ئاڤاشین بەڕێوە دەچێت. پێم خۆش بوو وا پرسیارکەم سەرەتا لە 23 مانگ لەسەر 24 مانگ کە هاوکاتە لەگەڵ قەتوعامی ساڕۆژی قەتوعامی ئەرمەنیەکان لە تورکیا خود کە بەڕێوەچووە ئەو کاتە لەگەڵ قەتوعامی قەڵاتزێ کە لەسەر زانکۆی قەڵازێ بەڕێوەچوو لە سەدەی بەعسدا تورکیا هێرشێکم شێوەی لەسەر کوردستان دەست پێ کرد، دایکاریەکی لەسەر کوردستان دەست پێ کرد. بەڕای ئێوە ئەو قەتوعامە یاخود ئەو هێرشێکە سوپای تورکیا دەستی پێ کردووە ئێوە چۆن نرخێن لەم کاتەیە؟ وڵا لەگەڵ سڵاو بۆ خۆت و بۆ بینرە بەڕێز و جۆگرە بەڕێزەکانت زۆر سپاس بۆ تۆش. حقیقەت ئەوەیە کە ئێمە ئەوە دەمێک ساڵە زیاتر لە 70 ساڵ لە سەدەی ڕابردوودا بە درێژایی 100 ساڵ ئێمە وەکو گەلی کورد وەکو کوردستان عادەتمان بۆی کردو کە هەر لە ناکاو هەر جار و بەجارێک دوژمنانی چوارپارچەی کوردستان بەزمێک میلەتی کورد دەگرن و حقیقەت ئەوەیە کە بە درێژایی مێژوو دوای حەربی عالەمی یەکەم کە ئێمە دابەش کراین بەسەر 4 وڵاتی کە زۆربیان پاشماوەی ئیمپراتۆریەتی عوسمانی و ئەوە بوون ئێمە ناتوانیوە کە حەسانەوەیەکی باش بکەین و نەمانتوانیوە خۆمێک ئاوی سارد لەسەر سایەی سێبەری خۆماندا بخۆینەوە و ئەو دوژمنانە هەرگیزا و هەرگیز ئێمەیان بۆ هەزم نەبووە. ئەمە هیچ ئەوە فاکتێکە و ئەو لاولای تێدانە و بەتایبەت لەنێو ئەو سێ چوار دوژمنە سەرەکێدا کە کوردستان بەسەراندا دابش کراوە تورکیا جێگایەکی تایبەت دەگرێ ئەویش بەو فەلسەفەی کە دەوڵەتی تورکیان دروست کرد لە 1920 ئەمە بوو بە فەلسەفەیە کە یەک وڵات و یەک میلەت و یەک زمان و یەک ئەوە و ئیتر نەتەوەکانی دیکان ئینکار کرد بە تایبەت نەتەوەکانی دیکە کە ئینکارکران ئەوان زۆربیان توانەوە بۆ خۆتان دەزانن و یا سەرهەڵدانێکی ئەو تۆیان نەبوو بەڵام میلەتی کورد بە درێژایی ئەم هەموو ساڵەی هەرگیزا و هەرگیز سەریداننواندووە زمانەکەی خۆی بە زندوی ڕاگرتووە و خەباتی کردووە و ئەو خەباتە بەوان قود نادرێت ئەو سەربڵینکردنە بەوان قود نادرێت ئەوەی کە ئەوان دەیکەن یا چ لە ڕۆژی ئەرمەنیەکان بێت چ لە ڕۆژی بۆمباران و خەڵاتشۆکردنی سەدام حوسێن بێت لە باشووری کوردستان لە ساڵانی هەفتادا ئەمە هیچ فەرق ناکە ئەوەی ڕەنگە سبەینە شتێکی دیکە بێت دوو ڕۆژی دیکە لە پارچەیەکی تر بێت لە ئێران بێت ئەوەیە کە ئێمە دەبێت خۆمان ئامادەکەین بۆەوەی کە دوژمنانی گەلی کورد پێیان خۆش نییە کورد ناوی هەبێت پێیان خۆش نییە بە کوردی گویان لە قسەکردن بێت پێیان خۆش نییەنەوەی کورد باسی کوردایەتی و باسی ئاڵا و باسی سربەخۆیی و باسی جلی کوردی تەنانەت بکە ئەمە هیچ گومانی تێدانێ ئەوە خراپەکەی ناگەڕێتەوە بۆ ئێمە خراپەکەی دەگەڕێتەوە کە لە عەسری تازەدا لە عەسری ئەمڕۆدا لە دنیای مۆدێرندا دوژمنانێکمان هەیە بەداخەوە کورد دوژمنانێکی هەیە کە تەنانەت هەزمی وشەی کورد ناکەن تەنانەت هەزمی گۆرانی کوردی ناکەن تەنانەت هەزمی هەڵپەرچێ و ڕەقسی کوردیش ناکەن بۆیە ئەو بلامەوە زۆر تەبیعێ زۆر 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 دەبێت خۆمانی بۆ ئامادەکەین و خۆمان بۆ ئامادە کردووە هەموو ساڵێ دەبینی کە تۆ لە باشووری کوردستان نیوچە دەوڵەتێک هەیە نیوچە شتێک هەیە دیفاکتۆیەک دروست بووە ئەوە تا دەبینی ئێران هەر تۆ بارانی دەکا هەر بۆ بارانی دەکا تورکیا موچە و مەزرای خەڵک و مەڕ و ماڵاتی خەڵک دەکوژێ بە بۆمبا بە هاوان بە چیتەوە دەبینی لە هەموو لایەکەوە هێرش دەکەنێ لەو لاوە حەشتی شعبی خودی عێراق ئێستا ئیفلاسی عێراق ئێستا نەبووە ئەو دەوڵەتەی وەکو جاران وەکو دەوڵەتێکی ئیقتداری وەکو سەدامی یا وەکو تورکیاوە یا وەکو ئێرانە بەڵام دەبینی لەسەر ئەو وەزعی خۆشیەوە لەسەر ئەو زەعیف بوونەی خۆشیەوە بەسەر کووردا هەر باز دەدا بەسەر کووردا هەر تێدەخڕێ و دەبینی کە هەر دوێنێ پێرێکانە دووبارە حەشتی شعب چی پێ دەڵێن
داعش هاتۆ مەسەن پێشمەرگەی شەید کردووە هەشتی شعبی لەولای زارزار جوڵانەوە دەکات ئەمە لەوەم بەلاوە تەبیعەیە کاکەجان و دەبێت خۆمانی بۆ ئامادە بکەین ئەوەی تورکیاش لە مێژە ئەو چەند ماوەیەکە هەڕەشە دەکا هەر لە ئیفرینەوە کە هات ئیفرینی داگیر کرد مەبەستەکەەوە بۆ هەمومان دەمانزانی کە ئەوە مەسلەی تۆریستان وانە ئەگەر تۆرەریستە بێ خودی تورکیا تۆرەریستەکەی دروست دەکات خودی تورکیا تۆریستەکەی دەنێرێت ئەوان هاتن بە بیانووی ئەوەیەوە کەمە سنوورەکانمان دەپارێزین لە تۆرەریست و تۆرەریست لەو ناوچانە هەیە ئەوانە لەباری نێونەتەوەیەوە مەشروعیەتێکیان بۆ خۆیان ساز کرد کە ئەو مەشروعیەتە بەڕاستی ئەسڵ و ئەساسی نییە بەڵام جێگای پرسیار و گومانە کە بۆ کۆمەلگای نێونەتەوەیی ئەو بیان و مۆبەڕی لە هیچ پوچانە قبول دەکات حەق نەبوو و کۆمەلگای نێونەتەوەی بەتایبەت ڕۆژاوا دوای ئەوەی کە مەبەستم ڕۆژاوا ئەمریکا و وڵاتانی غەربە دوای ئەوەی کە لە ڕۆژاوای کوردستان گریلاکان ئەو قارەمانێتە گەورەیان کرد ئەو شەڕیان بە درێژایی چەند ساڵ کرد لە بەدژی داعش و دوژمنێکی گەورەی ئوروپیەکان و ئەمریکەکان و بەغەربیان هێنا سەرچۆک ئەو ڕۆکانە لە مقابل هێرشی دڕندانەی ئەوان کە ئەرمەنی ئاسا حملەمان بۆ دەکەن تورک وەدانەوە قەلاچۆمان بکەن جینۆسایدمان بکەن بەڵام پێم سەیرە ئەو ڕۆکانە کە پاش 100 ساڵان ئەمریکا لە کۆنگرس و لە کۆشکی سپی هەڵدەداتە سەر ئەرمەنیەکان و قەتڵی عامی ئەرمەنیەکان بە جینۆساید دەناسێنێ بەڵام لە پێش چاوی خۆی حازری و نەغت ئەوە لە پێش چاوی خۆی دەبینێ کە ئەفرین ئاوا داگیر دەکرێت هەموو ڕۆژە ڕۆژاوای کوردستان هێرشی بۆ دەکرێت و ئەوە ببووە لە کاتی ناساندنی جینۆسایدی ئەرمەنیەکان هاوکات ئەو ڕۆژە کە تورکیا ینی هێرشیکردە سەر کوردستان بەڕای تۆ لەلایەکدا ئەرمەنیەکان بە جینۆساید دەناسێن لایەکی دیکەشەوە گڵۆپی سەوزی بۆ تورکیان نەکردو بۆی هێرشکات سەر کوردەکان یا قەتڵعامێکی سەر کوردەکان بکات دقیقاً من ئەو دوێنێ پێرش مقابلەیەکم هەبووە ئەوە پرسیارە مەطرح بوو بەڕاستی هەیقەدەوەیە کە ئەمە دەبێت لە تووفاقی لە سیاسەتێکی قێزەونی ئەمریکایە وربینەوە و لۆبی کوردکار بۆ ئەوە بکە لە ناو ئەو کۆمەلگانێ و نەتەوانەی کە یەک تۆز ڕادیکالبوونیشان تێدا ماوە یەک تۆز مرۆڤایەتیان تێدا ماوە یەک تۆز مافەکانی مافی مرۆڤ لەلایەن بەهێن دەگیرێت دەبێت دەنگی خۆمان بەرزکەینەوە کە ئەمە چه بەزمێکە ئەمریکا لەلایەکەوە ئاوا دەزانێت کە تورکیا چەند پیسە خۆی بە سوڵتانی ناو دەبا خۆی دەڵێ ئۆردوغان کەوتۆتە ماخولیایەکە دەی هەوێ جەهان گوشایی بکە دەی هەوێت دنیا بگرێ دەی هەوێ ئەوە بکە لەلایەکی ئەو ڕاستیانە دەزانێ سەفیرێکی وەکو بریت مەکگۆرگ دەزانێت کە تورک چی کردووە ئەمریکا بۆ خۆی دەزانێ جێفری چ لۆبێکە بۆ تورکیا بەڵام لەگەڵ هەمووی ئەوانش هەر چاوی خۆی دەنوقێنێ لە ئاس تورکیا کە پێی وایە کە ئەرتەشێکی بە قووەتی ناو ناتۆشی هەیە چاو دەنوقێنێەوە بێدەنگی هەڵدەبژێرێ ئەمە سیاسەتێکە کە بدە و بستانێک دەکات لەگەڵ تورکیا و ئەمە دەبێت بزانین کە ئەو دەوڵەتانەی کە بەناو لە شەڕی داعیشدا هاتن کوتیان دۆستی کوردینەوانە بەڕاستی بەشێکی زۆریان درۆ دەکەن بەشێکی زۆریان و دوای بەرژەوەندی ماڵی نەوت غازی خۆیان کەوتون لەو ناوچانە و بۆ تاڵان دێنە ئەو ناوچانەوە بۆ تاڵان دەست بەسەری ئێمەی کووردا دێنن بۆ تاڵان دێنە ناو ئەو نەتەوە فەقیر و بندستانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستن بۆیە بەڵێ ئەو قسەی جەنابەت زۆر ڕاستە ئەوەی ئەمریکا دەیکە ئابروچوونە ئەوەی ئەمریکا دەیکا قێزەونە ئەوەی کە ئەمریکا هەنایە بە تێڕادیڵە ئەوەی کە مەسەن دوێنێ پێرەکانە لەگەڵ ئەوەی کە ئەرمەنیەکانی بە جینۆساید ناسان لەو لاوە دەڵێ 12 میلیۆن پارە بۆ 3 سەرکردەی کورد لە قەندیل یا لە پەکەکەی ئەوە دیاری دەکبێنێت ئەو تو کاکە خۆت کەرکردنەوە و هەمومان دەزانی کە ئەمە چاواشەکارێ لەناخ تۆ قاوی لە نەزانی کە ئەو سێ کەسەی کە تۆ دەڵێ لە چۆن و ئەوە هەموو کەس دەزانێ ئەگەر ئەوان نەبان ئێستاکوونی قەندیل تەراتێنی داعیش و ئەوەی تێدا دەکراوە تورکیا لە مێژ بوودا گیری کردبوو ئەوەیە کە ئەوان درۆیە دەکەن لەلایەکەوە هەڕەشە دەکەن لە پەکەکەی کە ئەو سێ سەرکردانە خەڵاتیان بۆ داناوە 12 میلیۆن دلار و لەلایەکی دیکەشەوە بۆ خۆیان دەسندیان بین و قسەش دەکەن و ئەمن ئاگادار بکە هەمیشە دایم گفتگۆ هەبوو لە نێوانی قەندیل و ئەمریکەکاندا ئەو مەسئولە عسکەریانەی کە لە ڕۆژاوا بوون یا لە باشووری کوردستان بوون
قەت ئەوە نەبووە کە لەگەڵ قەندیل ئاور نەدەنەوە لە قەندیل یا قسە نەکەن لەگەڵ قەندیل و قەندیلیش قسەی هەبوو هەمیشە دایم بۆیە ئەمانە درۆ و چاواشەکارین خەڵک فریودانە و جارجاریش نان وەردەگرێت لە تورکیا بەڕاستی ئەو دەوڵەتانەی غەرب هاتوون بۆ ئەوەی کە ئەو دەوڵەت ئەو میلەتە دەتوانێت ڕۆژهەڵاتی ناوەڕاست بدۆشن دا هەر یەکێ بە جۆرێکی دەدۆشن قەتەر بە شێوەیەک ئێران بە شێوەیەک تورکیاش بە شێوەیەک و عێراق ئەو بۆ خۆتان دەزان کە تاڵانی دەکەن مەبەستا وەکو باست کرد ینی تورکیا بەڕای داوە ئەو گەلەی قەت و عام بکا کە ناوی کوردە وڵاتانی ڕۆژئاوا بە تایبەتیش ئەمریکا سیاستێکی ڕوون و وازەحیان بۆ کورد نییە بۆ قەزەی کورد نییە ینی ئەوە بیرشیانەوە نەکردەوە کێشەی کورد چاسەرکەنتەنان ناوچەکە یاریەت دەکەن کارێکی قێزەون بەڕێوە دەبن کاتکوژی دەکەن یاخود هاتم بۆ تاڵی ناوچەکە باشە کە لایەکدا تورکیا بڕایداوە کورد قەتڵی عام بکە لایەکی دیکە و دنیای ڕۆژئاوا ئەوانەی کە بخۆیان بە دۆستی کوردەزان پرۆژەیەکیان نییە لەو نێوەندەدا کە ئێستا تورکیا ئەو قپراری داوە پێویستە کورد چی بکە لە بەرامبەر ئەو بڕێرانەدا لایەنە سیاسیەکانی کورد هەتاکەی بەم شێوازە بە تێڕوانی جیاواز لە مەوزوعەکان نزیکبنەوە هەتاکەی لەم بابەتە وشیار نابن یاخود وشاریان هەیە و کای لەسەر ناکەن وڵا قسەکە زۆر ڕاستە حقیقەت ئەوەیە کە ئێمە لەگەڵ ئەوەی کە کەم و کوڕی و دوژمنایەتی ڕۆژاوا و وڵاتانی داگیرکرد بنسبەت بەرامبەر بە کوردەوە دڵنیشان دەکەین بەڵام نابێت لە بیرمان بچێتەوە کە فاکتەری سەرەکی خۆمانی کە عاملی گەورە سەرەکی خۆمانین و ئەوەی کە مەجال دەدا کە دوژمن ئاوە بە سانایی و بە سادەیی وەرمان بگرێت و ئاوە بێت وڵاتمان داگیر کات و تەحەدامان لێ بکا و سەرکردەمان لە زیندان باوێ و سەرکردەمان بگیرێ و حیزبی ڕەسمی هەدەپە مەسەلەن ئاوا لێ بکا و زیاتر لە 1000 نەفەر لە کادرەکانی دە زیندان باوێ و ئەوەی کە لە ئێران دەقەومێ ئەو وەزعی سێدارە و ئەوانە هەمووی ئەوەی کە هەشتی شعبی دەیکا بەرامبەر بە کورد لە باشووری کوردستان لەگەڵ ئەوەی کە باشووری کوردستانەوە 30 ساڵیشە بۆ خۆی دفاکتۆ دەسەڵاتی هەیە و دژایەتی حکوومەتی بەعسی عێراقیشی کردو کاتی خۆی بەڵام ئێستا کوونێ هەشتی شعبی کە دوێنێ پێرە لەدایک بۆ زۆر بەڕە ئاسانی دێکەڵەگاتی دەکە ئەوە فقط و فقط یەک نیشانە ئەوە فقط و فقط یەک دلیلی هەیە ئەویش ئەوەیە کە کورد بۆ خۆی دەنێو خۆیدا یەک نییە کورد دەنێو خۆیدا دوژمنی خۆیەتی ئەوەی کە ئەمن ئێستا چاو لە دەکەم وەکو غەریبەیەک ئەگەر لە دوورەوە وەکو ناکوردێک چاو لە وەزعی کوردکەم ئەمیش دەچم ئیستفادە دەکەم ئەمیش دەچم سواری سەری دەوم ئەتۆ بزانە وەزعی کورد چۆنە ئەتۆ دوو دانە هێز و لایەنی کوردین بۆ بێنە کە بە یەکەوە بتوانن گفتوگۆ و دیالۆژە بکەن کە بتوانن بە یەکەوە لەسەر یەک خاڵ لەسەر دوو خاڵ پێکەوە مشتەرەک بن ئەوە تا دەبینی ئەمە قەیدەناکە پارچەکانی تری کوردستان حتا ئێستاشی لەگەڵ بێ لە باشووری کوردستان نەمانتوانیوە جێیشێکی نیشتیمانی دروستکەین ئەی باشەکەەوە تێ کاتێک تۆ جێیشێکی نیشتیمانی نەبێ هەمووی میلیشیا بێ میلیشای فلان حیزب و فلان حیزب و فلان حیزب ئەی کاکە هەشتی شعبی زۆر ڕاحەت دێنێ لە توپەتت دەکات بەڵام ئەگەر ئێمە هاتپای موسساتێکی دەوڵەتیمان لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا دامەزران با جێیشێک و ئەرتەشێکی نیشتیمانی ئەوەمان تەوەیمان دامەزران باە ئەم ڕۆکانە ئێمە ئاوا ئاسان نەدەبووکە لە پردێ و لە دووبز و نازام لە دووسخورمات و لەوانە هەموو شەوێ بێن دوو پێشمەرگەمان شەید بکەن ئەمە حقیقەت ئەوەیە کە ئەوان باش دەزانن کە ئێمە میلیشیامان هەیە جێیشێکی نیشتیمانیمان نییە و لەو لاتریشەوە ئێمە حەولێکی زۆرماندا زۆر مێش ساڵە کە ئێمە دەبێ وەکو کورد خاوەنی گوتارێک بین لا ئەقل لە شتە سەرێکیەکاندا ڕاستە چوار پارچەین بەڵام لە شتە سەرێکیەکان و نەتەوەیەکاندا دەبێ ئێمە خاوەنی گوتارێک بین خاوەنی قسەکەرێک بین خاوەنی ئیتحادێک بین هاتی چەند جارمان هاوار کرد چەند جارمان حەولدا بۆ کۆنگرەی نەتەوەیی هەر سەرکردەکان نایەڵن کۆنگرەی نەتەوەیی سەر بگرێ ئەو دەڵێ من دەبێت سەرۆک بم ئەو دەڵێ من دەبێت سەرۆک بم بۆیە حقیقەت ئەوەیە کە عاملی گەورە هەڕەشەی گەورە خودی کوردە لە کورد یعنی کورد بۆ خۆی هەڕەشەیە لەسەر خۆی بۆیەشە دوژمنەکان و کاتێک دەبین کە تۆ شکافێکی ئاوا قەڵشێکی ئاوا گەورە تێدایە ئەویش دێ دەبێت لەو قەڵشەی ئیسفادە دەکا و نفوزت تێدا دەکاوە ئەو نفوزە دەبێتە باعیسی ئەوەی کە لە ناوت بەرێت باش مامۆستا پارتی دموکراتی کوردستان ئەگە بێسە پارتی دموکراتی کوردستان زۆر جار لە کادرەکانیانەوە لایەن لە سەرکردە باڵاکانیەوە ناوی مەسعود بارزانی وەکو مەرجە هێنێ
باشە بەڕای تۆ ئێستا دەرفەت نییە بۆ ئەوەی کە بارزانانی بێتە مەرجع لە کەیسا لەم قۆناغەدا هەموو حیزبە سیاسەکان کۆ بکاتەوە و بۆ خۆشی دژایەتی ئەو دایکاری تورکیا بکەن. ئایا مەرجع بوون بەوە نایواتە نایەت کە نیشتمان پارێزێت بەرژۆندەکانی نیشتمان پارێزێت ئەو دێ بێتە مەرجعێکی نەتەوەی ئەم قۆناغا بەسەم بۆ دەرفەتێک نییە کە ئەو پێک بێنێت. نا کاکە جان ئێمە بازارش کرد دووبارە هەڵەی پێشوو دووبارە نەکەینەوە. حقیقەت ئەوەیە ئەو پیاوە لە مێژە ئیسپاتی کردووە نەتەنیا بۆ مەرجع نابێت، تەنانەت بۆ سەرۆکی ناوچەکەی زەردی خۆشی نابێت، بۆ حیزبەکەی خۆشی نابێت، بۆ ئەوەی کە کابرایە کە چیکڵدانەی زۆر بچووکە، کابرایەکە کە دیدی بۆعدی چاولێکردنی و دیدگای بۆ جیهان و بۆ کورد زۆر 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 بنەماڵەیە، زۆر خێڵە چێ، زۆر عەشیرەتیە، تەنانەت ئامۆز برازای خۆی قبوڵ ناکە. تا ئەوجار کەسێک کە دەبێتە باوکی کورد، کەسێک دەبێتە باوکی سمبولی نەتەوایەتی، کەسێک کە دەیهەوێت دڵ بەسەر باڵ بەسەر هەموو کوردا بچێشێت، دەبێت ئەوەندەی شەهامەت هەبێ کە جیاوازی کوڕی خۆی و کوڕی غەریبێک و کوڕی فەقیرێک و هەژارێک و ئەنفالسێک و ئەنفالکراوێک نەکە. تۆ بزانە ماڵ و منداڵ و نەوە و کەس و کاری مەسعود بارزانی لە چۆ دەژین و کوڕەفەقیری کوردستان لە چۆ دەژین. کاکە ئەتۆ وەرە حسابی ئەوە بکە کەس هەیە لەم جیهانە نەزانێ ئەمڕۆکانە کە مەعاشی باشووری کوردستان نییە، کە نەود نییە، کە ئازادی نییە. چێ ئەوانەی گرتووە؟ ئازادی ئەوان دەستیان بەسەرداگرتووە، مەعاشە ئەوان دەستیان بەسەرداگرتووە، نەوتە ئەوان دەستیان بەسەرداگرتووە، زمانە ئەوان دەیبڕن، ڕۆژنامەنووس ئەوان دەستیان دەکەن. خۆیان لایەن کەسێک دەستیان بەسەردا ژیراوە یاخود لایەن دەوڵەتێک دەستیان بەسەردا ژیراوە، ڕاستە خۆیان بەس ئەوان دەستیان بەسەر کوردستان ئاگرتووە. ئایا ئەوکو پارتیش کەسێک دەستی بەسەر پارتیا گرتووە یاخود دەوڵەتێک؟ ئەمن لە مێژە پێم وابێ کە کورد بۆ خۆی خاوەنی کەسایەتی خۆی نیە، ئەوانەی کە ئەو ڕەسەرکردایەتی کورد دەکەن بە تایبەت ئەو بنەماڵەی بارزانیە. ئەویش ئەوەیە کە ئەوان لە مێژە بۆ خۆیان دەخۆیان ڕانابینن، دەمیلەتەکان ڕانابینن کە بە هیممەت و هێز و بازووی میلەتەکان بتوانن خۆیان ڕابگرن، ئیقتدارێک بۆ خۆیان دروستکەن. بۆیە دەسم پەنا بۆ دوژمن دەبن، بۆیە کۆیلایەتیان پێخۆشە، کۆیلایەتی فێر بوون، تازە فرچێکیان پێگرتووە بەری نادەن. ئەوان زۆر زۆر خیاڵیان ڕاحەتترە، ئاسوودەتر دەنون کە بڵێن کاکە ئێمە والێکی تورکیاین و تورکیا ئاگای لێمانە، لە ڕۆژی ئاخردا ئەگەر خەتەرێک بێتە سەر ئێمە تورک دێنێ نایەڵێ ئێمە بکەوین. تا ئێستا جوایان کردووە، بەڵام ئەوانە گەر هاتبان ئەو هێز و توانایان لەسەر میلەتەکەی خۆیان ساز کردبایە و لەسەر میلەتەکەی خۆیان هەڵچنیبایە، ئەم ڕۆکانە ئاوانە دەبوو. حقیقەت ئەوەیە کە ئەو بنەماڵەیە نەبووە سمبول دەبن، نەبووە مەرجع دەبن، نەبووە سەرۆک دەبن، حتا سەرۆکی حیزبەکەی خۆشان. ئەتۆ وەرە بزانە دەنێو حیزبەکەی خۆیاندا کەس ناوێرە دەنگی بێتە دەرێ، کەس ناوێرێ قسە بکە. ئەتۆ بزانە هەرکە کەسێکیان بەدڵ نەبوو دەیکوژن، هەرکە کەسێکیان بەدڵ نەبوو ترۆری دەکەن. تۆ بزانە یا ترۆری فیزیکی دەکەن یا ترۆری شخصیەتی دەکەن، هەردووینە پێرێکانە. هەر ئەوەندە کەسێک ڕخنەیەکی گرت لە جێگایەکی ڕۆژنامەنووسێک یەکسەر لە کارەکەی لای دەبن. ئەو ڕۆکانە ئەمن شتێکم دید لە مەسئولی ڕاگەیاندنی بەرپرسی ڕاگەیاندنی کەرکووکیان، گوایە قسێکی زۆر سادەی کردێ کە گوایە دنیا خۆشیاندا مەسەڵەن ئازادی نییە، فەوری لایەن برد، تەواو لایەن برد. ئەمە حقیقەتێکە کە ئێمە دەبێ بیزانی وەزارشکە فری و نەخۆین، بڵین دە باشە کاکە ئەوەمە پێویستیمان بە مەرجعێکی کوورد و باوەرن هەومان لەژێر سێبەری. ئەمە ئەو پەڕی خیانەت و چاواشەکاری دەبێت ئەگەر ئێمە بێنین ئەو ڕۆکانە بە بیانووی ئەوەیە کە هیچ دەرەتانمان نیە و دەوەرە با مەرجعێک بۆ خۆمان دروستکەین. مەرجع ئاوا دروست نابێ، مەرجع بۆ خۆی دەبێت دروست بێ، کاریزما بۆ خۆی دەبێت دروست بێ. کاکە ئەتۆ 30 دانە ساڵە مەجالت داوە بە مەسعود بارزانی، 3 دەورە 4 دەورە 15 ساڵ لە سەر یەک سەرۆکی هەرێم بوو. ئەرێ خەڵکی سلەیمانی زانیان چێیە؟ ئەرێ خەڵکی چەمچەماڵ جارێک بینیان؟ ئەرێ خەڵکی هەڵەبجەی شەهید کە خەڵکانی بێگانە دەچن بۆ زیارەتی هەڵەبجەی شەهید؟ ئەرێ کاکە ئەو جارێک چوو شەوێک لەوێ بنێت؟ ئەرێ کاکە خۆ سلەیمانی گەورەترین شاری کوردستان لەگەر نەبێت دووەم شاری کوردستانە، باشە هات بڵێ ئەمن 15 شەو لە سلەیمانی دەم و مەکتەبێک دەکەمەوە و خەڵک بابێ بۆ لام و مەرجع و مەراجع بێن و ئەوانە. کورە کاکە ئەو کابرایان ناتوانێ، ئەو کابرایان ئەو بۆ ڕەهبەر نابێ.
خۆ ئەمە دەبێت بێ دەبێت مواصفاتت تێدا بێ مواصفاتی ڕەهبەری و سەرکردە و مەرجەع بوون وەرە بە مواصفاتی مەرجەع و سەرکردە و کاریزمات بۆ بژبێرم 18 خاڵ زیاتر نییە یەک دانەشی تێدانێ ئەو کابرا یەک دانەی تێدانێ ئەوەی دە ماندێلادایە ئەوەی کە دە گڕاندیدایە ئەوەی کە لە ستالیندا بۆ تەنانە دەوەی لە لێنیندا بۆ ئەوەی کە لە زۆراندا بۆ حتا لە حسنی مبارەك تەنانەت لە قەزافی کاکە ئەو تێیدانێ ئەو دڵی ئەو نووسکە بچووکە برازاکەی خۆی قبول ناکە برازاکەی خۆی هاتۆ لەو لاوە برازاکەی بە فێڵ دەکاتە سەرۆکی هەرێمێکی بێدەسەڵات ئەرێ کاکە تۆ ڕۆژنامە نووسی ئەوە 2 ساڵە حکوومەت تشکیل بووە برازاکەی بۆتە سەرۆکی هەرێم ئەرێ کاکە هەز بەوەی دەکەی کە سەرۆکی هەرێمە کوڕە کاکە هەر خۆی لەوێ خۆی ئەوە دەکات سینگی دێمتە پێشێ و ئەو دیسان لەگەڵ ئەو حاڵشدا دیسان لە بەشێکی زۆری کوردستان ئەو کابرایان قبول نیە دەبێت بۆ خۆی دەسەڵگرێت دەبێت بۆ کچە دانیشە چونکە ئەو ئیمتحانی خۆیدا ئەمن دوای ئەم هەموو ساڵە دوای ئەم هەموو 30 ساڵ شەڕی خێناوی شەڕی براکوژی شکست بە دوای شکستدا ئەمن پێ باوەڕ ناکەم و پێشم وانێ و نەسیحەتی میلەتی کوردیش ناکەم کە بچێ بە پەلەپەل مەرجعێک بۆ خۆی هەڵبژێرێ و مەرجع بداتە ئەو نەخێرە و مەرجع نابێت و ئیمتحانی خۆی داوە مامۆستاجیان بەڕێز خەیلان ئەیگوت ئەگەر حیزبە سیاسیەکانی باشووری کوردستان ئەگەر هاوکاریشمان ناکەن بەڵام تەنها هاوکاری دوژمن نەکەن سوپای دایکەری تورکیا نەکەن خوێندنەوەت بوو ئەوە چیە هاوکار لەگەڵەوەدا مەسعود بارزانی کوڕە گەورەی مەسعود بارزانی هاوکار سەرۆکی حکوومەتە لە قەناتی جەزیرەی عەرەبیە گوت تورکیا شەڕی پەکەکە ئاکا شەڕی کورد ناکە بەڕای تۆ بەم شێوازە چەندە هاوکاری دایکاری تورکیا دەکات و هاوکار لەگەڵەوەیدا بەم شێوازە هاوکاری تورکیا دەکەن بەڵام تورکیا دێت ناو خاکی باشووری کوردستان دوێنێکە سەرۆکی وەزیری شەڕی تورکیا هاتووە ئەسڵەن حسابیشی بۆیان نەکردو نەبوو عێراق نەبوو ئەوان یعنی تو خوێندنەوەت بۆ ئەم لە دوان و ئەم وتارانە و ئەم هاوکاریان ئەوان چییە و لە بەرامبەردا قسەی کە خەریلان کردوێتی ئەڵێ چی ئەمن ئەگەر مەرجع بم لە زیاتی کاک مەسعودی دەمرم لە ئاستەخۆم ئەتۆ هەرەوەی کە دوێنێکانە وەزیری دیفاعی وەزیری بەرگری تورکیا هاتۆ سەروەری خاچی وڵاتێکی زڕ و زەوەندی وەکو عێراق ناڵم هەرێمی کوردستانی بەزاندۆ بەبێەوەی کە بە کەس بڵێ بەبێەوەی کە ئیزازە لە کە زۆر بێ هاتۆ گڕگڕگڕگڕ هاتۆ سەنگەرەکانی بەسەر دەکاتەوە لە خاچێکی دیکەدا ئەوە هیچ کە عێراقەوە بۆ خۆی ئیفلاسەوە ئەو بۆ خۆی ئەوەی کردووە کەس ئاگای لە کەس نیە لە شیعە و لە سوننەدا بەڵام خۆ تۆ هەرێمی کوردستانی ئەتۆ ئاوا پەنجەت ڕادەوەشان ئەوەندە قبول ناکەین کەس بێتە ناو خاچی ئەمە ئەی کاکە ئەوە نیە تورکیا 6 ڕەبایە و پایگا و داناوە وەزیرێکی دوژمنێکی کۆنی دێرینەی کورد وەزیری دیفاعی وەزیری بەرگری دێ بەبێەوەی کە پێت بڵێ بەبێەوەی کە ئەوەندە حرمەتت بۆ دابنیە بەبێەوەی کە هەر بزانێ هەشی دێتە لایەکی خاچی کوردستانەکەت و بەسەرەوەی دەکاتەوە ئەو سەنگەر بەو سەنگەر و ئەتۆش لە هەولێرە لەسەری ڕەش دانیشتووی و ئاوا دەکەی بە پشتێندەکەت و ئەوانە کوڕە کاکە میلەتی کورد دەبێ وریا بێ میلەتی کورد دەبێ وشار بێتەوە کاکە ئەوە 70 ساڵە ئاوەکەمان بەو جۆگەیدا دەڕوا ئاوەکەمان هەر پیس دەبێ ئاوەکەمان هەڵ لێڵ دەبێ بە خاتری خوای وەرن کاکە چی دیکە مەرجع بۆ خۆتان دروست مەکەنەوە ئەوە بۆ مەرجع نابێ ئەوە ئەگە بۆ مەرجعبی هەوێ حەول بدا بەس بۆ تاڵانە بەس بۆ وەیە کوڕ و کچوونەوە و نەوەکانی خۆی پێ بگەێنێتە هەرشی فەلەک دەنا ئەو بۆەوە نییە کە منداڵە فەقیر تێرکا بۆەوە نییە کە نان و ئا و ئازادی بدا بە منداڵە فەقیر و هەژار ئەو بۆ خۆیەتی ئەو حەولە دەدا بەڵام نابێ میلەتی کورد دەبێت لەوە وریاتر بێت ئەم کابرایە دەیان جاری امتحانی خۆیدا ئەوە نابێت کە جارێکی دیکە ڕیشی میلەتی کورد بێتە دەستی ئەو کابرایە چونکە جارێکماندایە 2 جارماندایە 3 جارماندایە تۆ بزانە دنیا هاتەوەی کە کوڕە کاکە ڕێفراندۆمی چی کوڕە کاکە میلەتی کورد هەمووی سەر بەخۆیی دەوێت کوڕە کاکە ئەو پرسیارە پرسیارێکی چاواشەکاریە کوڕە کاکە ئەو جارەکانە دنیا نهاتۆتە سەرف کوڕە کاکە دۆست پێی کورد دوژمن پێی کورد دەوڵەتانی داگیرکرد پێیان کورد کاکە ئەو سواری کەری شەیتانی بکوتیت ئەوەندە قبول ناکەم کوڕە کاکە ئەتۆ قبول ناکەی میلەتی کورد قوڕیوە سەر دەبێت ئەوە تاوە بۆ خۆتان لە باشووری کوردستانم لە 2017 کە بە دوای ئەو ڕێفراندۆمە ئێستا بڕن بە پاش 4 ساڵان وەرە با بزانین چی دەشی
چی لێشین بوو هەر دەڵە ڕۆژە بەکاردێنی کوڕەکە تەواو بوو بە هەموو ڕێفراندۆمێت دوای 10 ساڵان ئەسەن ئێکسپایر دەبێت ئەوجار ئەو ڕێفراندۆمە بۆچی دەفەرموو بەکاری بێنە خۆ ئەتۆ بەغەیرە زۆی کە 4 ساڵە ئێستاژ میلەتی کورد ئەو تەکانەی کەوێی کەوت لە ئابلۆقا لە دوژمنایەتی دەوڵەتان لە نازانم چی لە عاززبوونی دۆستەکانمان لە هاوپەیمانەکانمان سد لێ درویەوە سد بەرهەم هێنا لێ ئەخ دەکاکە دەبەستە جارێک دووجا خۆکاکە مە منداڵین کوڕەکەکە لێرەك پرسێتە ئاراوە زۆ گرنگە لە کاتی پێویستە پەکەکە ئەو خودگەریلاکان هاتن هەولێر مەخمور کەرکووک شنگالیان پاراست ئەوە پاراستیان لە هاوکاری پارتی دموکراتی کوردستان و هەموو سیاسەکانیان کرد وەکوەرکی خۆشیان پاراستی کوردستان پێکیان هێنا بەڵام بچووتر ینی کاردا کە کردی بە هەرێمی کوردستان بەناوی ریفراندۆم ئۆردۆغان هەرچی سوکایەتیە بارزانی کرد هەزار قسەی پێگوت بە حکومەتی هەرێم بە کورد بە بارزانی بە شخصی بارزانی گوت باشە بۆچی ئەوان ئەو هاوکاری و هەماهەنگیەی پەکەکەیان لە بەرچاو نییە بەڵام بۆچی سەر ڕای ئەو هەموو دژایەتی و جنێ و پێدان و سوکایەتی تورکیا هەر لەگەڵ ئەوەدان کە پشتیوانی تورکیا بکەن و پشتگیری ئۆپراسیۆنەکانی تورکیا بکەن کاکە وەڵامی پرسیارەکە زۆر سادەیە ئەتۆ ئەو پرسیارەی لە کەسێکی نیشتیمان پەروەر و خۆڕژێر و وڵات خۆشەویست خۆ ناکەی کاکە تۆ ئەو پرسیارە لەوە کۆیلەیەک دەکەی کۆیلە چ فەرقی هەیە لەگەڵ داگیرکەر کاکە ئەوەی کە کۆیلە دەیکە داگیرکەر خۆی پێی ناکرێت ئەوەی کە ئەوانە دەیکەن ئەو ڕۆکانە لە یارمەتیدان بە لەشکری داگیرکەری ئۆردۆغانی عوسمانی خۆڕەکاکە خۆ ئەگەر ئەوانە نەبن خۆ پێیان ناکرێت دنیایان لێ دەبێتە جەحەندەم دنیایان لێ دەبێتە کۆماندۆ لە وێتنامی خراتر لێدا بەڵام ئەوەی کە ئاوە ڕێگای خۆش دەکا بۆ جەیشی تورک بۆ ژاندەرمی تورک بێت 70-80 کیلومتر بێتە ناو خاچی کوردستان ئەوە دوژمنی ناوخۆمانە ئەوە ئەو دوژمنەیە کە بۆتە والی عوسمانی ئەمن ئەوە قەدەرێکە ئەو واشەی ئەو واژەی بەکاردێنم ئەو دەستەواژەی بەکاردێنم کە ئەوانە ئیتر باسی کوردایەتیان لەگەڵ مەکەن کاکە قەدیم ئیمپراتورەکان عوسمانی سەفەوی والیان هەبوو لە لیبی هەیان بوو لە لوبنان هەیان بوو لە سووریا هەیان بوو لە ئەولا هەیان ئێستاش ئەوانە والین والی ینی هەڵقە بەجۆی کاچی ئیمپراتۆر هەڵقە بەجۆی ئەو سوڵتانەی کە چاوی لە دەستێتی ئەوانە چالیان لە دەستی کاتی باسی ناسیۆنالیزمەکرێت باسی ناسیۆنالیزمەکرێت باسی نێتۆپەروەریەکرێ پەدەکە دەخنێ هەموو حیزبەکانی دیکاگرێ بەس خۆی بە ناسیۆنالیزمە زانی ئەخدرۆ دەکا میلیتانجان ئەوانە زۆر باش دەبێت میلەتی کورد دەبێ وریا بێت من و تۆی خوێندەوار دەبێت میلەتەکەمان وریا بکەیتەوە کە کاکە تۆ بۆ باوەڕ بە هەموو درۆیەکی دەکەیت ئاڵا نازانم چی ئاڵا دەچیرفانماندایە سەر بە خۆی دەچیرفانماندایە کوڕەکە من کاتێک باوەڕت پێ دەکەم کە ئەتۆ وەک من شەوانە بە تاریکی دانیشی موەلیدە پارەی موەلیدە بدەیت کاتێک باوەڕت پێ دەکەم کە منداڵی تۆش لە مەکتەبی منداڵەکەی مندا لە سلەیمانی و لە هەولێرێ بخوێنێت کاتێک باوەڕت نەبێ وەکو ئەم خەڵکە هەژار و فەقیرە کاکە ئەتۆ لە فێرعۆنتر دەژی بە قاتری خوای ئەمن وعدت پێ دەدەم من مێژوم خوێندۆتەوە نە سوڵتانی سەفەوی نە سوڵتانی قاجار نە سوڵتانی عوسمانی وەکو تۆ نەژیاون کاکە ئەتۆ یەک دانە وڵاتت داگیر کردە بە نێوی سەری ڕەش بەدەیان دەستگا تێدا داناوە بەدەیان هەزاران کارمەند کارت بۆ دەکا کەس نازانێ خەریکی چن ئەرێ کاکە ئەگە تۆ خەریکی ئەوەی کە کێشەی کورد هەنگاوێک بەرەو پێش بچێت دەبەستە بۆ بەرەو پێشت نەبردووە وا دیارە ئەتۆ خەریکی بای باڵی خۆتی لەسەر قوت و موچە و زجی ئەو مناڵە فەقیرانەی گەلی کورد خەڵکی کورد دەنا ئەتۆ چت کردووە ئەتۆ هەر دەڵێ ئەمن منەتێ دەکەی کە منەوە سیاست و بۆ دەکەم کام سیاست 4 دۆستمان هەبوو هاوپەیمانی لە 2017 هەمویان ڕۆیشت تەوەلا بوون ئێستا کوونێ تۆ دەبینی ئەرێ کاکە بینیوتە لە دنیادا سەرۆک سەرکردا مەعاشی میلەتەکەی خۆی بخوا
معاشی میلەتەکەی خۆی بزێت نەبووە شتی ئاوە لە دنیادا نەبووە ئێمە بیزەبت وەکو ئەو مەڕەمان لێ هاتووە ئەو میلەتە فەقیری کوردە وەکو ئەو مەڕی لێ هاتووە کە بە منداڵی حکایەتێکمان دەخێن کە گووری جێگمەڕێکی گرت شوانەکە غاری دایە و شوانێک چوو گورگەکەی لە زاری مەڕەکەی لە زاری گورگەکەی دەرهێنا دوایەکانە بۆ خۆی بردیەوە ماڵێ و چەقۆی لەبەر ملینا و کوشتێەوە مەڕەکە چاوێکی لێکەوتی زاکا کە جەلاتەر جەلادا خۆ ئەمە جەلادەکەی کە منی گرت و گورگەکە ئەوی کە خۆتۆن لە گورگەکەی جەلاتتری ئەتۆ تا لە پێر چاوی ئەو هەمووانە تۆ سەرم دەبڕی حقیقەت ئەوەیە میلەتی کورد وەکو ئەو مەڕەی لێ قەوماوە ئەو ڕۆکانە چونکە شوانەکە کە بە ئیسلا دۆستێتی خۆی جەلادەکەیە دەنا ئەتۆ لە چۆی دنیا دیتوتانە لە دوای ئەو هەموو سەروەت و سامانە لە دوای ئەتۆ وەرە شەو ڕۆژ درۆ دەکەن ئەوەندەیان درۆ کردووە ئەوەندەیان درۆ کردووە کاکە ناگن حساب ناکرێ ئینا کودیانی ئەوە پێن یعنی ئەتۆ وەرە درۆ دەکەی لە گومرگ درۆ دەکەی لە مەعاش درۆ دەکەی لە بودجە درۆ دەکەی ئەخ بۆ دەکا کە ئەو میلەتە باوریا بێتەوە ڕای سڵەچێنن ئێوەی ڕۆژنامەنووس ئێوەی نوخبا ئێوەی ڕۆژەبیر دەبێت بێنن شەو ڕۆژ بەو میلەتە بڵن کاکە ئێوە ئەسەر ئەوەندە زیاتر گوناحتان دەگاتێ ئەوەندە زیاتر خەتابارن لە جەلادەکەی کە زوڵم قبول دەکەن میلەتی کورد مادام زوڵم قبول دەکا کەوابێ دەبێ بڵین قابلێتی مامۆستاگیان وازەحە کە تو لەلایەنی پای دموکراتی کوردستانەوە لە هەموو شێوازێک بێ هیوای کە هەنگاوێکێتەوەی هەڵبگرێت باوەکو دیکە بەڵام هەمان کادا پای دموکراتی کوردستان حاکمی مطلقی هەرێمی کوردستان نییە گەلێک حزبی سیاسی دیکە هەن و هێزی چەکداری جیاواز هەیە ئێستا کەم قساکەین شەڕێکی قورس بەڕێوە دەچێت لە ئابەشین و زاپ و مەتینە ئەو تورکیا دەیەوێت پێشڕەوی بکە کوردستان داگیر بکە قسەی کۆتایی چییە پێویستە لەم وەزعایە لایەنە سیاسەکانی دیکە چۆن نزیکبنەوە کۆمەلگای ڕای گشتی و جەماوەەر چۆن نزیکبنەوە ڕۆشنبیران هونەرمەندان یعنی چۆن لەم کاتەیە ئەرکەکان بەسەر توێژ جیاوازەکاندا بەسەر لایەن سیاسەکان چۆن دابەش دەبێت بۆچووی تۆچێ لەم بارەوە ئەمن زۆر شەفافم لەوەیدا ئەمن دەزانم هەموو هێزەکان خەتابارن هیچیان باشنی بەڵام هێزێک لە کوردستان کۆیلەی داگیرکەری عوسمانی هێزێکمان بۆتە سەرەتان ئەو سەرەتانە خەریکە دەماخنچێنێ خەریکە دەماکوژێ هێزەکانی دیکەش خراپن بەڵام نەبوون بەو سەرەتانە حەق وایە ئەمڕۆ پەکەکە یەکێتی گۆڕان هەموو هێزەکانی دیکە کوڕە سوزانم یەک گرت و نازام کۆمەڵە دموکرات بێن کاکە فکرێک بۆ ئەو میلەتە بکەنەوە و بەو میلەتە ئاگاهی بدەن بەو میلەتە ئەو میلەتەی ڕۆشنکەنەوە کە کاکە ئەو ڕۆکانە بە زیرەنجی خۆیان بێت بە تەمبەڵی ئەوانی دیکە بێت بە هەرچی حیسابی دەکەن ئەمڕۆ جەماعەتێک بە نێوی والی تورک دەستیان بەسەر کورداگرت دەستیان بەسەر هەموو چەمکەکانی زادی کوردی داگرت لە مەعاشەوە بگرە لە نەوتەوە بگرە لە ئازادیەوە بگرە لە یەکێتیەوە بگرە کاکە ئەوان بوون نایانێش کۆنگرەی نەتەوەی سەر بگرێت ئەگەر ئەو ڕۆکانە ئێمە تۆ دەڵێ ئێمە چ بکەین ئەگەر ئەو ڕۆمە کۆنگرەیەکی نەتەوەیمان هەبایە ئەگەر ئێمە هەموو بەرەیەکی فراوانمان هەبایە لە هەموو سەرکردەی چوار پارچەی کوردستان ئەو ڕدادەنیشتین دەمان کوت چ بکەین ئەو وەزعی چ لێ بکەین ئەو حیزب چواری دەنار ئەوی دیکە پێنجی دەنار ئەوی دیکە شەشی دەنار حوتی دەنار کادر و لۆبی دەنار بۆ ئوروپایە دەینار بۆ وڵاتانی ئومەمی متحیدە دەینار بۆ لای هەموو پێکەوە دەستەکە لە کۆمەجێکمان دەکرد دەچین یەخەی فەڕەنسەمان دەگەر یەخەی ئینگلیسمان بەڵام کاکە ئێستا من دەچم وەکو پەکەکە مەسەلەن تۆ دەچی وەک پەکەکە من دەچم وەکو یەکێتی ئەوی دیکە دەچی وەکو کۆمەڵە کورە کاکە دەوڵەتان گاڵتەت پێدا دەڵێن کاکە بارزانی خۆی ئەوەی کردو بارزانی خۆی بەرقی بۆ کردووی کە کاکە وڵات ئەم لە دەدەستی خۆمدایە جۆم مەدەنە تورک ئەمە نابێت بەڵام ئەگەر ئێمە یەک دەنگ بین ئەگەر ئێمە یەک گوتار بین ئەگەر ئێمە یەک هەڵوێز باین ئەم ڕۆکانە دەمانتوانی زۆر ڕاحەت هەم بنەماڵی بارزانی کە ئەو چاواشەکاری گەورەی دەکەن کە ئەو درۆ دەلەستە گەورانە دەکەن کە ئاوە خۆڵ بە چاوی خەڵکدا دەکەن بە نێوی ئاڵای کوردستان بە نێوی پێشمەرگە بە نێوی سەربەخۆیی بە نێوی ڕێفراندۆم هەر دەمە شتێک دەبینەوە حتا تووشی قەیرانێک بوون حتا تووشی شتێک بوون کۆنگرەیان پێ نەگیرا شتێک دەدۆستنەوە مەعاشیان پێ نەدرا شتێکی دەدۆستنەوە قەیران بۆ خەڵک دروست دەکەن قەیران بە دوای قەیراندا ئێمە دەبێ ئەو ڕاستیانە بە میلەت بڵێین کاکە ئەوانە قەیران نین ئەو قەیرانانە دروست کراون
کورد قەیرانێکی ئەو توی نییە ئەمڕۆکانە هەموو قەیرانەکان دروست دەکرێن بەدەست دروست دەکرێن شەوێ لە متبەقێ دروست دەکرێن و بەیانی دەخوادی خەڵکی دەن و خەڵکی پێ قوڕوەسەر دەکەن دەنا میلەتی کورد ئەمڕۆکانە دەبوو لە خۆشترین ژیان دابا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تۆ سەیری ئێران بکە تۆ سەیری عێراق بکە تۆ سەیری تورکیا بکە کاکە دنیا و دەوڵەتی تورکیادەوە بۆ خۆی دەڕزێ میلەتەکە ئەوە وەزعی پارەکەیەتی ئەوە وەزعی ئازادیەکەیەتی بە هەزاران کەس بەدەیان هەزار کەس لە زیندانن کاکە ئەمە دەبوو ئێستا کوونە ئێمە لە خۆشترین نەتەوە و سەرکەوتوترین و خۆشبەختترین نەتەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست باین بەڵام وەرە بزانە یەک بنەماڵە چی لە ئێمە کردە دای وەشاندوین حەیای بردوین لە ناو خەڵکدا لە نێو ئەفکاری عمومیدا لە ناو وڵاتانی نێو نەتەوەیدا باشترین شت ئەوەیە کە ئێمە دەبێت شەو و ڕۆژ ئەو بەرنامانە بکەین لەگەڵ خەڵک چی دیکە خەڵک پەنایان بۆ نەبن چی دیکە خەڵک نەبنە کۆیلەیان چووکە خۆیان کۆیلەن کورەکاکی ڕۆشنبیر ئەتۆ کە دەچی لەسەر تەلەڤیزۆن دەبی بە کۆیلەی نەوەی بارزانی کورەکاکە خۆی کۆیلەیە ئەتۆ چۆن دکتۆری زان کۆی ئەتۆ چۆن دکتۆراتەیە چۆن ئەو ڕاستیانە نازانی کە منداڵێکی بۆ یاخسی لەسەر جادەی سلەیمانی بە قەد من ئەو قسانە دەزانێ والله من جۆم لە خەڵکی سەر جادەی سلەیمانی بووە جۆم لە عارەبانە چی بووە والله لە منیان جوانتر قسە کردووە والله لە من باشتر قسەیان کردووە لە من زیاتریان پێ بووە دە بەستە کاکە بەستە بەخاتری خوای بەستە ئەو میلەتە شایانی ئەوەی نییە کە سەرکردەکانی خۆی پێی دەکەن جا ئەو جار یەک شتیش هەیە کە ئەمن ئاوا بریندارم حەقیقەت ئەوەیە کە نەخورسی ئەوانە کە بەدەڵن دۆستی کوردین یا سەرکردەی کوردین نەقورسیوانە زۆر لەی تورک و عەرەب و فارس پیسترە ناشرینترە ناخۆشترە ئازاری زۆرترە ئەوەساگیان زۆر سپاس بۆ ڕۆڵدانی پرسیارەکان دووبار دەست خۆش بێ عەلی کەریمی چاودێر نووسەری سیاسی زۆر سپاس دەکەم گەلێک سپاس بۆ تۆش و بۆ بینەرانت زۆر سپاس